پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیەکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوەیە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. جاری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. شەوی چوارشەمەیە و کاتژمێر 9 کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TVە. عزیزان، من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. بەرنامەکانی ئەم شەومان 1 نیسانی 2026 لا سێتەوە پێک هاتووە. سەرەتا قسە و باسێکمان لەبێت سەبارەت بە درێژەی جەنگ و هێرشەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و پرسیاری ئەوەی کە ئایا کۆتایی ئەم جەنگە نزیک بۆتەوە. و لە بەشی دوایین بەرنامەکانماندا قسە و باسێکمان دەبێت لەسەرەوەی کە ئەم جەنگە چی کاریگەریەکی لەسەر کوردستانی عێراق داناوە. و لە تەوەری سێمیشدا قسێکمان قسە و باسێکی کورتمان دەبێت لەسەر ئەو خۆپشاندانی میلیۆنیانەی کە لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ئەمریکا بینیمانن. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە لە کۆمنتەی خەنە ڕوو ئاڕاستی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەم شەومان. مەڵە بینەرانی عزیز، هەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر ئەم جەنگەی کە ئێران و ئەم جەنگی کە ئەمریکا و ئیسرائیل بە هێرشی ئەوان بۆ سەر ئێران
دەستی پێکرد و وەڵامی ئێران بۆ چەند وڵاتێکی کەندا و ناوچەکە و هەروەها ئیسرائیل و بە تایبەتیش ئایا کۆتایی ئەم جەنگە نزیک بووەتەوە. ئەم بابەتە شتاوتۆ دەکەین لەگەڵ سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆنگرێسی کرێکاری کوردستان عوسمانی حاجی مارف. عوسمانی حاجی مارف ئێوە باش و سپاسکە لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ خۆت و بەرنامەکەت و بیسەرانی بەرنامەکەشت. لە سەرەتای جەنگەکەدا دۆناڵد ترامپ وتی ڕەنگە 4 هەفتە بخایەنێت ئەم هێرشانە، بەڵامەوە 4 هەفتە و مانگ تێپەڕی هێشتا دیار نییە، یان لانی کەم هیچ لایکیان ڕانەگەیانوە کە ئەم جەنگە کەی کۆتایی دێت. نازانین ئەمە ئەوەیە کە خۆشیان نازانن یان زانیارێکە و لێمانە شارنەوە، بەڵام بە بۆ چوونی ئێوە کۆتایی ئەم جەنگە نزیک بووەتەوە؟ بلەوەی بڵێن کاتێ دیاری بکەیت یا بتوانانی کاتێ دیاری بکەین کە ئەم جەنگە ئایا کۆتایی یا نایەت. پێش ئەو شتێبێەوە بڵین کە خودی ئەو شەڕی کە ئەم هێرشەی ئەمریکا کردێسە ئێران بە هەتا بڵین ئەمریکا و ئیسرائیل خۆیان بۆ خۆیان وایان دانابوو بە بۆچوونی من وا دانرابوو کە دوای ئەوەی کە سەرکردە گەورەکان لە خامنەئی و باقیەکەی کە کۆتاییان بە ژیانان هێنان و تیرۆر کران پێیان وابوو کە ئێران تەسلیمەبێ و دۆخەکە ئەگۆڕێ و ئەو ئامانجانی کە ئەمریکا لە ناوچەکەی هەیەی لە ئاسی جیهانە هەیەی بەدەستی هێنێ و ئێران تەسلیمە بێ. بەڵام واقعەتی خۆڕاگری ئێران یا جۆرە مقاومەی ئێران هەپسپای پازاران حکومەتەکەی بەگشتی ئەو سیاسەتی استراتژی کە لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل گرتی هەرچەنە تەوازن خوای هێزەکانیان بەسەم بڵێن هێزی ئاسمانی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ هێزی ئاسمانی ئێرانە مقایسە ناکرێت. بەڕاستی زۆر فەرقێکی گەورە هەیە و ئیمکاناتی ئەمریکا و ئیسرائیل زۆر گەورەترە. بەڵام لە هەمان کاتە پێشوەختی چاودێران زۆر لێکدانەوێتتر هەتا سەرۆکی وەزیرانی بەریتانیا ئاماژە بۆیە کە ئێران لە ڕێی هێرشی ئاسمانیەوە ناڕوخێ. بەڵام ئەتوانم بڵێم ئەم بەو تەقدیرانی کە دایانە ترامپدایانە یاش ئەوان لە مەدانی شەڕەکەیە کە پێشبینیەکرا بە دوای کۆتایی هاتنی سەرکردەکانی کۆماری ئیسلامی ئەم شەڕە بە نەتیجێ بگات و کۆتایی بوێ. بەڵام لە دنیای واقعا ئەوە دەرنەچوو و من پێ زۆر کۆچێر وا بیرێکردەوە چێلەوەی کە تاکی دەکەن لەسەرەوەی کە ئێران بە هێزی ئاسمانی ناڕوخێ و ئەمە ئاڵوگۆڕی لە شەڕەکە دروست کرد پاژەوەی کە کۆماری ئیسلامی بەبێ ئەو سەرکردە ئەسیانی کە بەشی دووەمی چی کەماون چۆن ئیداری ئێرانەکەن مەسلەیەکی ترە. بەڵام پیشانیا کە ئێران بەمە نەڕووخاو وە کۆتایی دەسەڵاتەکەی نەهاتووە نەک ئەوەش لەما کاتە بەردەوامی بە خۆڕاگیرەکەیە و لەما کاتە ئەویش مەسەن سار و ئەو موشەکانی کاویشێتی موشکی بە بالیستی لەما کاتە درۆنانی کە لە مقاومی پێکە بەردەوامە بەمانە شەڕەکە لە ڕۆژی ئەوڵی تا ئەسا چەندین ئاڵوگۆڕی بەسەرات و واقعیتی شەڕێک کە دەستپێکە شەڕێک کە دەستپێکە لە هەر شوێنێکی دنیاە لە ئەو ڕۆژی کە دەستپێکە جیا لەگە ڕۆژانی داهاتوە کێتە ناو واقعی شەڕەکەەوە. واقعی شەڕەکە لە هەموو شوێنێکی شەڕە شتی کتوپڕ ڕۆیە مەسایلی جدیەتە پێشەوە ئاڵوگۆڕێک یەتە پێشەوە هاوسنی هێزەکان نەگۆڕن جۆری هێرشەکان جۆری بەرەنگاریەکەی ئەمانە هەموو دەوری بینە لەسەرەوەی کە شەڕە چۆن کۆتاییە کەی کۆتایە بە تایبەتی نامەعلومێکە شەڕ دەستپێکردنەکەی دیارە بەڵام کۆتایەکەی معلوم نییە. ئەنجا خودی ئەم شەڕە بەڕای گشتی خەڵکیش ڕای گشتی شەتاوی کە جۆرێک ئالۆز بووە فەوزایە دروست بووە کە ئایندەکەی معلوم نییە کۆتایەکەی معلوم نییە. عمومن بەجارەوەی کە ئەوان چ بانگەوازیەکەن بەسن ترام بڵێ 2 هەفتە 3 هەفتی تەواوێ بەڵام ئاڵوگۆڕ لە تاکتیکی شەڕەکان لە استراتژی شەڕەکە ئەبینین. مەس هەر بۆ نمونە دوای ئەوەی کە لە قسانێکی ئیشارەمان پێ شەڕ لە ئاسمان و بە ئەمریکا بە هێزی ئاسمانی ناڕوخێ لەمە کاتەوە تا کە قەرار نەبوو یان پێما لە نەخشی ئەمریکا نەبوو کە هێزی سەربازی هێزی مارێنز بێنێتە ناو ڕۆژهەڵاتی ناوڕاست و بە نیازی ئەوەی کە باسی کە هێزی زەمینی بەکاربێنێ کە ئەمە لە پێشتر لە بەرنامەی ئەمریکایان نەبوو هەتا لە بەرنامەی ئیسرائیل شانێکە بیکەنە شەڕی مەیدانی و شەڕی لە ساحەی ناو ئێرانە شەڕی لەم چەشنە بکەن معلومیش نیام شەڕە ئەکەن یان ناکەن ئەگە بیکەن چۆنێکەن. المهم ئەمە هەمووی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە
لە خودی ڕۆژانی شەڕەکان هاتوۆتە پێشەوە ئەم شەڕی درێژ کردوێتەوە ئێسش ناتوانانی دیاریکەی بڵێن فلان کاتی دیاریکرا و نە ئەمریکا خۆی توانێت دیاریکان ئێسایەت و دواییکە واقعەتی شەریکە و شەڕەکە و جۆرێک خۆڕاگری ئێران و مقاومە ئێران شەڕەکەی درێژ کردەوە و بەجار لە متداخلاتی جیهانی بەجارەوەی کە کاریگەریەکانی کاریگەری وڵاتانی مەسەر بڵێن ئەو هێزە جیهانیانەی کە یا وڵاتە لێزانی کە ئەمریکا پشتیوانی بەوە بوو کە یا ئەویست کاریگەریان سەردانێک کێشیان کا بۆم شەڕە چۆن ناوچەکە چێشکرا بەڵام نەیتوانی مەسە بۆ نمونە ناتۆ چێشکا یا زۆر وڵاتانی ئەوروپا چێشکا بۆ ئەم شەڕە لامان کاتە هەڵوێستی ئەوان بجگەل لەوە دەوری رووسیا دەوری چین هەموو ئەوانە جۆر چۆن لە ئۆکرانیا شەڕەکە دەستی پێکرد و تەوەقوعکرا کە لە ماوەیەکی کورتە رووسیا ئۆکرانە داژی کات و کۆتایی پێوێنێ بەڵام ئەوە 2 ساڵ زیاتر شەڕەکەی خانەوە ناتوانم بڵێ ئەم شەڕۆک و ئۆکرانیای لێە بەڵام واقعی پیشانەیە کە کاتەکەی دیاریکرانی ئەویش واقعەتی شەڕەکە و تەوازنی خۆی هێزەکان و دەخالەتی وڵاتانی تر دەورە بینێ بەجالەوەی کە ئێستا هێزی سەربازی هێناوەتە ڕۆژاتی نەڕات هاوکاتی ئەوەش ئەگەر سیر بکەی جۆرێک دانوسان هەیە لە ڕێی پاکستان و ناوەنجیری پاکستانەوە بۆی کە جۆرێک ئایندەی شەڕە بەروی کوێبن بەڵام لە خودی دانوسانەکانە خودی ئەو پێشبینە ئەو داواکارانی کە ئەمریکاکە ئەو داواکارانی کە خودی ئێرانێکە معلوم نییە بەکوێگا و معلوم نیە لە چوار ڕێکەوتنێک ڕۆیە کە ئەم شەڕە ڕاگیرێ یاخو ئەگەر ڕێکەوتنیش دەبێت کۆتایی شەڕەکە ئەمریکا بە بۆچوینی من ئەو لەو ناوێت لەم شەڕە بەوە بێتە دەرەوە بۆی دەرەوە کە ئیعلانی ئەوە کرێکە لە شەڕەکەی دوڕانەوە بەڵام ئاماژەتان لە ئەگەرەکانێکێک لە ئەگەرەکان ئەوەیە کە یان قسەی لەسەر کراوەکە ئەمریکا هێزی وشکانی بنێرێت کە بێتە جەنگێکی سەنگەر بە سەنگەر ئەمە بەڕاستی ئیمکانی هەیە شتێکی لەم چەشنە ڕوودات و هاو شێوەی ئەوەی لە 2023 لە عێراقدا ڕوویدا واقعەتەوەی کە لە قسەکانی پێشترا ئاماژەم پێە کە ئەمریکا نەویست ئەم کارە بکە و پێم وانێ ئێسش زۆر بەجددی ئەم کارە جۆرێک سەرەتاکەی ئەوەیە کە هێنانی ئەم هێزە سەربازیە ئەم هێزی مارزە هەڕەشەیەکە لەوەی کە شتێکی لەم بابەتە بکە بەڵام لە دنیای واقع ئەم هێنانی هێزی مارزە لێەوە دەستی پێکرد کە ئێران گەروی هورمزی داخست و ئەمە بووە کێشەیەکی تر کێشەیەکە بەشێکە لە مقاومەکانی ئێران یا بەشێکە لە استراتژێتی ئێران کە چۆن لەو شەڕە گورزەکانی خۆی بەکارێن یا تاکتیەکانی خۆی بەکارێنێ کە جۆرێک بە داخستنی گەروی هورمز جیهانی هەژان لەباری ئابووری لەباری بەکاردانی ئەسکەری لە زۆر لایانی ترەوە کە لەباری مەسەڵەن جۆرە قەیرانی خسۆتە ناو وزە نەوت غاز لە هەموو لایەکەوە ئەمە هاتنی ئەم هێزە بە معنایەک یەکەم هەڕەشەیە دوو وەکو ئەگەرەوەی کە قسەی لەسەرەکرێ شەد نییە ئەم هێزەی مارنزە ئەم هێزی سەربازیی ئەمریکا بچێتە ناو خودی ئێرانەوە بەڵکو جۆرێک ئەوێ ئەو جزیرانەی کە خارک و مەخشەد ئەوانەی کە لە ناو سەرخریجە ئەوانە بگرێ هەوڵبا لە ڕێی هێزی سەربازیەوە گەروەکە بکاتەوە ئەمە چکەیەکرێ و چۆنەکرێ ئەینەکانی معلوم نییە حرەکەتەکانی معلوم نییە هەتاوی کە لە قسەکانی ترامپ باگەر هەموو بیستمانە لەبەر شوێناڵێ ئەو وڵاتانی کە پێویستیانە ئەو گەروکەتەوە با خۆیان بین بیکەنەوە بەڵام لامان کاتا هێزی شوێناوە ئەو ئەزای چۆنە هێز بردنە ناو خودی ئێرانەوە ینی شەڕی دەسەویەخەیە شەڕی ڕوبەڕوونەوەیە کە ئەمە لەسەر ئەمریکا زۆرەکەوێ ئەگەر بتوانێت مەسەن ئەوەی بە چ معنایە لە زۆرێکەوێ سوپای مەسەن هێزی پازداری ئێران وەکو هێز عسکەرەکانی عێراق نییە بە تایبەتی کە هێزێکی عەقیدەتی بەخوەتە و بە ملیۆن بە بۆچوونی من هێزی عەقیدەتی هەیە کە ئەمانە مقاومەکەن و شەڕەکەن خۆدکوشیەکەن ئامادەن هەموو شتێ بکەن بۆی کە بە معنایە دیفاع لە عەقیدەتەکەیان و دیفاع لە دەسەڵاتەکەیان بکەن ئەمە بۆ ئەمریکا قورزەکەوێت بە تایبەتی ئەگەر خودی خەڵکی ئەمریکا قبوڵیۆ ناکە ڕۆژانە لاشەی کوڕەکان نەمگەڕێتەوە بۆ ناو
بۆ ناو ئەمریکا هەر تەزاوراتانی کە پێشوی ئەمە شوڕبا لە ئێرانە ڕوویاوە واقعەتە لەوەی کە خەڵک ناوێ ئەم شەڕەوە داواکەن ئەم شەڕە بوەسێ ئەم شەڕە نەکرێت ئەلمهم مەبەست بۆیە شەڕێکی قورسە بۆ ئەمریکا ئایا تەیەکەوێتی ناکەوێت کەوتۆتە سەر ئیدامەدانی جۆری ئەم ململانەی کە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە هەیەە یاخود لەگەڵ وڵاتانی زلهێزی تر بە تایبەتی رووسیا و چین هەیە ئاقاری ئەم شەڕە بەرەوەیەوە ئەگاتە ئەوەی کە ئەچنە ناو ئێران و هێزی زەمینی بەکارێنن مەسلەیەکی ئالۆزە ینی معلوم نییە بەڵام ممکنە بۆی کە ئەو ئەو لە خەلیجا بۆی کە یەکەم گەلوی هەرمسکاتەوە یا کۆنتترۆلی نەوتی ئێرام کاکە لە جیرەی خارک ئەوەش مەسلەیەکە جامە چەند ئەتوانێت بیکە چەند بۆ یەکرێ ئەگەر کردیشی چەند ئەتوانێت بیپارێزێت کە لاما کاتە ئەوە ئەگەر کۆماری ئیسلامی کۆتایینەیە زەحمەتە بتوانێت لە خارک و یا مەخشەدا ئەو جزیرەی کە لە نزیک گەلوی هەرمزۆیە بتوانێت مقاومەی کات کە قابل لەوەی کە ئەوان بچونە هێزەکەی بنێرێتەوە ئەوێ ئێران تۆپبارانی کا موشک بنێرێ درۆن بنێرێ وەحاصل ئەویش ئەزانی توانە ئاڵوگۆڕی شەڕەکە و تەوازی هاوسەنی هێزەکانی گۆڕێ بەو دەرەجەی کە ئێران نتوانێت کارانە بکە ممکنە ئەوە بکە لە مستەقبەلا یان لە ئەو دوسێ هەفتەیە کە باسێکە بەڵام هەمووی وەستاوەتە سەرەوەی کە ئەڵێم ئایندەی ئێران بەرەوچۆڕە ئایندەی کۆماری ئیسلامی هۆی تا ئەسەر نەڕووخا و پێم وانێ بەم شێوێ بتوانێت بیرروخێنێ و هێزی مارێنسەکەشی ناتوانێت بگاتە تاران و ناتوانێت بە بچوونی من ممکن لازم هینێکی چ مەسائلی تدێتە پێشەوە کە بتوانێت و ئەوەی کە گەیشتە بەغا وتم هێزی مقاومی بەغا حت فەرقی هەیە لەگەڵ هێزی مقاومی هێزی پازارانی سوپای پازارانی ئێرانە لەسەر ئەم خاڵەی کۆتایی کە ئاماژەتان پێدا ڕاوەستین ئەویش چارەنووسی کۆماری ئیسلامی ئێران بوو لە ڕۆژەکانی سەرەتایی ئەم بردمان و هێرشەدا بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئیتر ئەمان بە کۆتایی جمهوری ئیسلامی ڕاگەیاند و تەنانەت پیرۆزباییان لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بڵاوە کردەوە ئێستا چی ئەم کۆتایی جمهوری ئیسلامی لە خۆتان وتان کە بە بۆمباران ناڕوخێ بەڵام ئەمە ئامانجی سەرەکی ئیسرائیل و ئەمریکا کە حتمەن ئەم جەنگە کۆتایی نایە هەتاوەکو کۆماری ئیسلامی نەڕوخێت بۆشوری من بۆ ئەمریکا بەتە ئیسرائیل ئەوێت معلومە سیاسەتێکە ئیسرائیلێتی ناوچەکە لە بەرامبەر ئێرانە ئەوێ وەکو مەترسی بە وڵاتەکەی بۆ باڵادەسی خۆی بەسەر ڕۆژەڵاتی ناوڕاستە وەکو قەڵایەک بۆ ئەمریکا یا مەسەرەن کۆنتترۆلی ڕۆژڵاتی ناوڕاست و باڵادەسی بەسەر ڕۆژڵاتی ناوڕاستە بەشێکە لەوەی کە ئێران کۆتایی پێبێ بەتەواوەتی یا فەوزایکی گەورە لە ئێران ڕووبا ئیسرائیل ئەمەوێ بەڵام جۆرێک لە سیاسەتی ئەمریکا فەرقیە ئەمریکاوێ باڵادەسی خۆی لە ڕۆژڵاتی ناوەڕاستە بەمعنایە کە لەژێر کۆنتترۆلی ئەوە بێ بە نەک بۆ فەوزایی کە هەیە بەڵکو بە جۆرێک سەقامگیری سیاسی دووربێ لەو ناوچە سەقامگیرەکە بتوانێت سەرمایه‌گوزاری تیا بکرێت بتوانێت کە منتەقەیەکی ئارام بێ بەڵام ئەم سیاسەتی کە ترامپ و کۆشتی سپی لە ئێساگەتوانە نەک بەرەو سەقامگیری سیاسی ناڕوا بەڵکو بەرەو پەرش و وڵاوی زیاتر فەوزای زیاتر حتا ئەگەر ئێران کۆتایی دەسەڵاتەکەی بێ معلوم نیە ئایندەکەی چی لێت کە لەبەوەی کە لە ئەو ڕۆژە ئەو وتراوە لە ڕۆژە ئەو پرسیارە کراوە ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ چ بەدیلێکەیە کە نە ئەمریکا هەیەی نە ئیسرائیل هەیەی ئیسرائیلێتی و نەک هیچ هێزێکی ئەڵتەرناتیڤی لە دنیای واقعی ئێرانە ئەتوانێت مرکزیەتی ئێران پارێزە مانەوەی ئێران وەکو دەوڵەتی پارێزێ و قابلی ئەوەی ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ فەوزایەکی گەورە شەڕی ناوخۆ دابەشبوونی ئێران هەموو ئەمانە مەترەحن بۆ واقعەتی ئێران کە ئەو هێزانەی ئومێدیان بەوەیە ئێران کۆتایی پێبێ خۆی یەک هێزی سیاسی نیە یەک هێز نییە کە بتوانێت مرکزیەتی ئێران پارێزێ بێتە ئەڵتەرناتیڤی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەڵکو وای لێ کە هەر هێزێک هەر لایەنێک پارچەیەک ناوچەیەک لە ئێرانداجیەکەەوە فەوزایەکی گەورە پێگەێنێت لە خودی ئێرانە ئایندەیە کە ژیان و گوزۆرانی خەڵک و ژیانی کرێکاران زیاتر ئەکەوێتە بەر مەترسی گەورەتر و زیاتر بەرحاڵ خودی ئەمریکا من پێوە کە نایەوێ ئەم دۆ خەڕووبا بەڵام قابلەوەی کە لە دەست دەرەچێت بەجێ ئەمێنێ دۆخەکە بە
ئەوەی کە ئامانج و سیاسەکانی ئەمریکا بە معنای منطقەی و جیهانەکەی جێبەجێ نەبێ ئەو ڕقابەتی کە لەگەڵ رووسیا و سین هەیەی نەگا بە نەتیجە نەتوانێت ئەو استقرارە سیاسی لەو ناوچە پێکبێنێ ئەکی دەکە جۆرێک بە معنای شکستی ئەمریکا ممکن سەرکەوتنی ئەمریکاوی کە تەسەورێکن ڕوخانی کۆماری ئیسلامی نییە کۆتایی کۆماری ئیسلامی نییە ممکنە ئەمە لە شوێنەکە ئەگەر ئەم جارە ژوورنایە لە جارێکگە لە دووبارە بوونەوەی شەڕا یا لە هەڵسانی جەمالە ڕووە بەڵام ئەمە بە معنای سەرکەوتنی ئامانج و سیاسەکانی ئەمریکانیە ئامانج سیاسەکانی ئەمریکا ئەو باڵادەستیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەو باڵادەستیە لە تەقابولەیە لەگەڵ لە بەرامبەر هەموو وڵاتانی زلهێزی دنیاە کە ئەمەش ئێستا ئاڵوگۆڕێکی جیهانی هاتۆتە پێشەوە کە ئەمریکا ناتوانێت ئەو تەوازنە ڕاگرێ و ناتوانێت زلهێزی یەکەم بێ زلهێزی باڵادەست بێت کە کۆنتترۆلی دینا کۆنتترۆلی ناوچەکە بەرحاڵ مەبەستمەوەیە کە ئەم کێشەکە ڕوخانی ئێران نییە ڕکۆتایی کۆماری ئیسلامی نییە کێشەکە لەوە واوەتر و گەورەترە کێشەکە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە نات بە بۆچوونی من لە تەحلیلی ئەخرادۆش ناتوانێت ئەو ئامانج و سیاستی ئەمریکا لە ناوچەکە باڵا دەست بێ بە ئاسانی بەدەست نایە و سەختە بەدەست بێ لەبەرەوەی کە ململانەکان لەوە واوەترەکە لە بینی ئەمریکا و ئێرانەوێ مەکو لە بینی وڵاتانی زلهێزی دنیاە بۆ ئیدارەکردنی کولی جیهان و بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە واقعەتی ئەگەر بڵین لێکدانمان لە شەڕەکەوێت لەم واقعەتەوە سەیریکەن ئاەتی ئێران چی بەسەرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی بەسەرێ بە بۆچوونی من ئاڵۆزیەکەی و نامعلومەکەی لەم ململان و سیاستانەوە دەرەکەوێت لە وتارێکدا ئاماژەتان بەوەدا کە براوە ئەکرێ هەر لایەکیان بێت بەڵام ئەوەی کە دۆڕاوە ئەدۆڕێت لەم جەنگەدا ڕۆشنەکە کێیە پێم خۆشە لەم پۆینتەیە بڕێک زیاتر بدوێن کە یام لەو شێ پرسم کە براوە و دۆڕاوەی ئەم جەنگە کێن و چۆن دابەژەکرێت ململانی لایەنەکانە معلوم نییە ناتوانانی معلومیکی ئیسرائیل براوە ئەمریکا براوە یا هەتا کۆماری ئیسلامی لە شەڕی 12 ڕۆژەیە هەموو ئێناوتی من براوم ئەمریکاوتی براوم ئیسراوتی براوم بەڵام معلوم نەبوو براوێکی و دۆڕاوچێ ینی ناکە جۆری ئەم شەڕانەش هەر تەحلیل لەخیرا ئەگەر لە کتوپڕێکا ڕاگیرێ یا لە شوێنێکا دانووسان بکەن و ئەمریکا بۆ بۆچی من هەوڵەیە ئێشارە بە خاڵێ بم کە بینم کۆتۆ جدیترە لەوە من سیر ئەوەی کەی بینم هەم ئەمریکا ئیسرائیل جۆرێک لەم شەڕایە دەرگیر بوون بۆ معنای کە لە قسەکانی ئەوڵاوتم ئەو ئامانج و سیاسەتانی کە لە ناوچەکەی هەیان نایانتوانی جێبەجێکەن لە ماوەیەکی کورتا و دوای کۆتایی هاتنی سەرکردەکانی ئێران ئەمە جۆرێک دەرگیری کردوون کە ئەم بە ئامانت نایانتوانێت بە ئامانج و سیاسەتەکانی ئەمگەن لە ناوچە بێژگە لە ئاسی جیهانیا هەتا لە ناوچەکەشە و ئێستا بە دوای ڕێگایە کاگەن کە چۆن لێ بێنە دەرەوە و تووشی شکست نەبن ئەمریکا نەکرێتە بەرەوەی کە پاشەشێکی پێکراوە و بە معناکی تعبیریش کە بڵێم لوتی شکاوێت المهم ینی ئەمریکا لە هەوڵی ئەوەیە لە هەوڵی ئەوەیە کە جۆرێک بە سەلامەتی لەم شەڕە بێتە دەرەوە و نەکەوێتە بەرەوەی کە لە ئاسی جیهانیا بە معنایەک پاشەشێکی گەورە بە ئامانج و سیاسەتەکانی ئەمریکا و مۆقعەتی ئەمریکا لە ئاسی جیهان و ناوچەیە بکە ئەمە ئەوەی ینی براوە لەم شەڕایە دیار نییە تا ئێستا و دووڕاویش لەم هینا دیار نییە ئەنی وەکوتم لە قسەکانی پێشوە حتا ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ فەوزایەک ڕۆیە هیچ معنایەوەیە کە ئەمریکا بردوێتەوە یا ئیسرائیل بردویانێتەوە وەکوتم ئەو سەقامگیری سیاسی ئەو سەقامگیری ئابووری کە ئەمریکا لە ناوچەکەی خۆی کۆنتترۆلی هەموو شتێ بکە ئەمە بە ئاسانی بۆ ئەمریکا بەدەست نایە بڕەنگە هەر بەدەستیش نێت کە تووشی ململانەی گەورەتە بێت لە ئایندەیە حتا ئاسی بەرفراوانی جەنگ کە بچێتە مەسی شوێنی ناوچەی کەش بگرێتەوە مەسەدام بەرفراوانی ئەم شەڕەوە تا ئێستا لەسەر کوردستان تەسیرێ لەسەر خەلیج تەسیرێ لەسەر کولی ڕۆژهەڵات تەسیرێ هەتا لەسەر سیاسەتی وڵاتەکان دەخالەتی وڵاتەکان کاریگەرێکی جدیە ناو لەبەرەوەی کە معلوم نییە کە ئەم کۆتاییە شەڕێکیش کە کۆتاییەکەی دیار نەبوو ناتوانانی بڵێ براوەکێ یا دۆڕاوکێ بەرحاڵ داماهینەکەی
دەچگوێت کە خەسارەتێکی گەورەیە بۆ واقعەتی ئێران بۆ واقعەتی ناوچەکە بۆ کرێکار و زەحمەکێش کە خەباتی کرێکاری خەباتی جەماوەری نەڕەزای جەماوەری لەم شەڕ و دوای ئەچێتە ناوە دوای ئەوە چ شتێک ئەتوانرێ بکرێت مەسایلێکی ترن. زەرمەندی سەرەکی لەم جەنگەدا کێ بێت ئەگەر لە ڕوانگەی خەڵکی ئێرانەوە تەماشا بکەین زەرمەندن یان ئەکرێ ئومێدیان بەوە هەبێت بە دە بەرژەوەندی ئەواندا بە گەیشتن بە ئومێدەکانی ئەواندا کۆتایی بێت. تەواوی دنیا بەگشتی من ناڵم بەعزی حاڵاتی تایبەت هەیە کە لە مێژووی شەڕەکانە مەسەن بۆ منە شۆڕشی ئۆکتۆبەر ئەوە تا شۆڕشی ئۆکتۆبەر کە دوای شەڕی جیهانی یەکەم بووە تایبەتێتی خۆی هەیە بەڵام لە دوای جەنگەکە بە تایبەتی جەنگی جیهانی دووەم هیچ شۆڕشێک ڕووی نایە دوایەوە ینی ئەو کەسانی کە ئومێدیان هەیە دوای جەنگێکی گەورە و وێرانکاری و تاڵانکاری و نەمانی ژێربینای ئابووری و ڕوخانی ژێربیناری ئابووری وا بیرکەنەوە کە ئەمە شۆڕشە دروستەکە ئەوە هەموو خەیاڵەیە کە تیاژین ئەوە چەندی ساڵ ئەوێزە سیاسیانە خۆیان هاوسەنیان قەت نەگەیشتەوەی لە تەقابل کۆماری ئیسلامیا بۆسن نەیانتوان و هەتا دانوسان لەگەڵ کۆماری ئیسلامیا بکەن هەوڵیان ناوە بیکەن بەڵام بە نەتیجێ نەگەیشتوڕێ ئەوە ئومێدی هەندێک هێزی سیاسیە کە پەیوەندیان بە ئایندە و چارەنووسی خەڵکی ئێرانەوە نییە بەرژەوەندی تایبەتی خۆیانێ وەکو هێزی سیاسی وەکو لایانی سیاسی کە جێگە و ڕێگە و پێگەیەک پیاکەن ئەوانش ناوچەیە بگرن یا ئەگەر دەسەڵاتیش بگرن بۆ نمونە دووبارەی هەمان دەسەڵاتی دیکتاتۆری و باڵادەسی و بێ ئیرادەکردنی خەڵک و ئەم شەڕە لە ئێستاە کە خەڵک هەوڵەیە خۆی پارێزێ ناتوانێت هیچ شتێک لە مەدانی سیاسیە لە دەورێکی بێ هەڵبەتە دوایام شەڕەکەوت سەروی کە واقعیتەوەی کە چەند خەڵک ڕێکخراو بێت چەند خەڵک خۆی ڕێخس بێ کە هیچ کاریگەرێک لەم بابەتە لە خودی شەڕەکە بۆ ناو جەماوەری خەڵک نابینێ واقعیەتی نییە وتەوانەبێ هێزێکی سیاسی هەوڵە ئەگەر خەڵک ڕێبخرێ ئەبێ ڕێبخرێ لەوەی کە ئیرادەی خەڵک بێتە مەیدان ئیرادەی خەڵک ڕێبخرێ دەوری خەڵک ڕێبخرێ و خەڵک وەکو ئەو بێتە دەسەڵاتی خەڵک دەسەڵاتی سەربەخۆی سیاسی خۆی پارێزێ کە ئەمە ئێستا ئینەکانی دیارنین خاڵەکانی دیارنین یا معالمەکانی دیارنین بەڵام مەجموعەیە هێزی سیاسی ئومێدی بەوەی دوای ئەم شەڕە دەستکەوتێکی بێ ئەوە دەستکەوتی حیزبایەتیە دەستکەوتی هەنێ لایەنی سیاسیە کە ئەوانیش تەبیعەتی پێکاتیان دەورێکە کە دەسەرو خەڵکەوە لە بێ ئیرادەکردنی خەڵکە ئەم موقعەتە بە خۆیان جێگەی بە خۆیان بکەن و پێگەیەک لە ئایندی عێراقا وەکو چۆن مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان لەکێتی نیشتمانی چەندین هێزی تر هێن هێزی کوردی بێ هێزی ئازەری بێ هێزی بلوچەکان بێ کە زۆر هەمووشی ئەبینین هێزی زۆر پشوکن هێزێ حتا ناتوان ناکرێ بەرەیەک دروستکەن بەرەش دروستکەن دوایەکە و نەجیانێکتری ئەمهم مەبەست بۆ ئایندەی ئێران لەبەرەوەی کە بەدیلێک مرکزیەتی ئێران پارێزە معلوم نییە لامان کاتە ناڕەزایەتی خەڵکیش لە دوای ئەو ئاڵوگۆڕانەی کە لەباری ئیقتصادی سیاسی بۆتە وێرانکاری بۆ ئێران بۆتە داڕوخانی ژێربینای ئابوووریەکەی ئەوەی کە چۆن خەڵک سازمانەیرێ ئەبێ ئەو هێزە کۆمۆنیستانی ئەو هێزە ڕادیکالانە هەوڵبن چۆن ئەم هەنگاو بەهەنگاو ئەمە قەرەبووکەن و ئەگەر ئەمە نەبوو بەڕێ من واقعیەتی ئێران کوتوبێتە جۆرێک لە دابەشبوون جۆرێک لە شەڕی ناوخۆ چەندها مەسائل مەطرحە و ئەمەش بۆ جەماوەری ناڕازی جۆرێک هەلومەرجەکە قورسترەکە خەباتی سیاسی قورستەکە بەڵام هەرەبێ هێزە کۆمیسیەکان هەوڵبن لە هەر شەرایطێکا بێ هەم پاراستنی خەڵک هەم دەوری خەڵک هەم ئیرادەی خەڵک هەم هەوڵی خەڵک بۆی کە دەوری بێ لە دەخالەتی ڕاستەخۆی دەسەڵات سیاسیە کاری لەسەر کرێت. ڕسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمسیی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان پاوسێکی بچووکە دەین و پاشان لەسەر کاریگەریەکانی ئەم جەنگە لەسەر کوردستان قسە و باسمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە.
بەڵە بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و جەنگی ئێران چی کاریگەریەکی هەیە لەسەر کوردستانی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی لە هەواڵەکانە ئەیبینین موشەکەکان و درۆنەکان و تەقینەوە و فەزای جەنگ ئەوەی داگرتووە بەڵام بەگشتی کاریگەریەکان چی بوون تاوتێ دەکەین لەگەڵ مەحمودی حەلاق ئێوارە باش و سپاس کار لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی پێشان سپاس بە هەموو لایەکتان هەر بژین. هەر خۆتان وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە کە پرسیاری سەرەکی منە کاریگەریەکانی ئەم جەنگە لەسەر کوردستان چی بوون ئەگەر بە شێوەیەکی گشتی ئاماژەی پێ بدەین؟ کاریگەریەکانی زۆرن بە قەناعەتی من. یەکێک لەوانە ئەوەیە کە هەتا مەسەلەی سینومانەوەی ئینسانی ئەم وڵاتە لە نێوانی مەرگایە، یعنی زەمان نییە کەس ئێوارەکەی بگەڕێتەوە بۆ ناو ماڵمناڵی، یعنی خەڵک لە ناو دڵڕاکەیەکی زۆر هەیە و ینی دەستی ناچێتە هیچ شتێک و وەزئی ئەمنی زۆر خراپە. سەرەڕای ئەوانەش بازار شڵەژاوە بەسەر یەکە گرانیە، خەڵکشتی بۆ ناکڕێت، خەڵکیشی دەست ناکەوێت. بە قەناعەتی من ئەم لێکەوتانەی زۆر خەتەرە لە سەرژانی خەڵکی کوردستان و هەتا گوامە بەردەوام بێت خراپتریشە بێەوە. بە قەناعەتی من دوای وەسانی ئەم جەنگەش کە ئەمریکا سەپاندێتی لە مەنتیقەکە دۆخی خەڵگەڕە بە ئاسایی ناشێتە شوێنی خۆی. هەر ئێستا بێژگە لەلایەنی ئەمنی و درۆن باران لێرە و لەوێ کە بەجددی ترس و دڵڕاکی جددی خستە ناو خەڵکەوە و وەکو تریش مەسلەی ئیش و بێکاری ئەوانە ینی زیایی کردووە و خەڵک وای لێ هاتووە تەنانەت داوای موشەکەشی کە بە چەند مانجارێک ئێنێ و هەر جارێ بە بڕویبیانیەوەگەوەیە بکرێتە ناو گیرروگازی زیاتر و لە هەمووشی خراپتر ئەوەیە ئەگەر خەڵکێک لەسەر گرانی غاز کە ئەلعان من برادرم هەیە مەطعەمی هەیە بتڵێک بە 25,000 کڕێت، یعنی وای لێ هاتووە ئەگەر بێتە سەر جادە داوای مافێکی خۆی کە سەرکو دەکرێت بە دلیلی ئەوەی کە ئەوزاعەکان خراپن نابێت خەرەباڵغی کرێەوە کاتی ئەوە نییەوە. ئەمانە هەمووی کۆمەڵێ ئەو مشکلە قورس و گرانانن کە ژیانی خەڵکی ئەمڕادەی وێران کردووە و بەڕاستیش خەڵک هیچ ئاستەوەیەکی لە بەردەمانە بەوە نازانێت چی بکات، یعنی بە دەرەجەیەکی زۆر گوزەرانی خەڵک لەو پەڕی ناڕەحەتی ئایا بەڕاستی. بەڵێ دەسەڵاتداران چ جۆرە بەرپرسیارەتێکیان هەڵگرتووە لە بەرامبەر ئەم دۆخەنە ئەمنی و هەموو ئەم کاریگەریانەی ترکە ئاماژەت پێدا لە نەبوونی و هەژاری و بێکاری و هەتاوەکو دوایی؟ دەسەڵاتداران هەروەکو کەنعادە وەکو جاران بێدەربەسن نامەسئولن بەرامبەر بە ژیانی خەڵک و ئێستاش ئەم بیانیان بەدەستەوەیە کە بابەتەکە ئەمنیە و بەبیانی ئەوە یانێ زیاتر پاشەکشە بە خەڵکەکان و خەڵک لەسەر ئەژنە و لە سەکنی خۆی دامنێنەوە. ئەنی هیچ مەسئولەتێکیان لەخۆیان نیشان ناوە. هەموو جارێک مەسەلەی معاش و موشە و ئەمانەی کارمەند و ئەوانەی کە موچەخۆرن هەمی کەوتۆ ناوی گیرروگاز، ئەنی وای لێ هاتووە بە نەوەیەک احتراماتم هەیە بە شخصیەتی ئینسانی ئەم وڵاتان وەکو نەوەیەک لە سوالی لێ هاتووە. یعنی تەمەنای واکە کە معاشەکەی بەزەی بێتە جیرفانی و قەرسەکانی پێباتەوە. چ جای ئەوەشی کە لەژێت ڕەحمەتی درۆنەوەوانایە کە نازانێت کە ئەگاتە ئەو شو تیاشێ بە کوردێک. یعنی مەبەسمەوەیە کە لێپرسەوانی حکوومەت و دەستگا حکوومیەکان هیچ ئەرکێکی ئۆتۆیان لە ئەسڕی خۆیان نەگرتووە و تەنانەت من پێم وانە بتوانن ئەو ماڵانەی کە ئێستا کە زەرەرمەند بوون ئەستەن نەچوون بەلایەنە وەکو هەواڵێک لە دەستگای ئەلامەکانیان بڵاو بێتەوە و خەڵک خۆی مشوری خۆی ئەخوادیانی مەبەسمەوەیە کە ئەوان زیاتر لامبالاتن و نامەسئولن بەرامبەر بە ژیانی خەڵک و هەموو پاساوەکانیشان ئەوەیە کە بابەتەکە ئەمنیە ئەبێ ئێمە خۆمان کەنار بگرین بۆ ئەوی دەسەوێخە نەبی لەگەڵ ئەم جەنگەکە لە منتەقەکەیە کە هەر ڕۆژە و تاو ناوتاوێک بە درۆن و بە موشک هەرێک شوێن بە تایبەتی لە منتەقەی هەولێرەواناکە ئەیکا بە نیشانە. ئەنی مەبەسمەوەیە هیچ مەسئولیەتێکیان نییە. تەنانەت مەسەلەی غاز ئێرانەوەدا لەژێر ڕەحمەتی غازایە لەژێر ڕەحمەتی درۆنایە ئەنواعی شێوە قەس فەکرێت موچەی خەڵکی
ڕانەگرتووە غازۆکو خۆی وایە یعنی تێناگەم بۆچی لە وڵاتە ئەم هەموو نیعمەتەوە ئەمە غازۆم و دەوتۆ مەرەوبەرە هەیە بۆچی وایە ئەلان نەو زۆر گران بووە غازۆکو وتم زۆر گران بووە ئەین تەسەورەکەی لە بازارە تەماتە یەک دوو ڕۆژ لەمەوە پێش چۆشی لێ بە 2000 خەیار عینەشت مەبەستمەوەی هەمووی گران بە تەنها نان نەبێت کە تاسیراتی تێنەگەدەوە کاتێوەی کە ئەڵێن هەندانەکە ببێتتر ئەوای ترکەنەکانی هیچ شتێکی نییە و هیچ مەسوولەتیان لەخوان نیشان ناوە یعنی غاز هەیە شتەیە بیانەکانەوەیە کە گوایە کۆرمۆر ئەو شەری ئەو کۆمپانیا گەورەی کە خەتەر بەڕێوەیە بە غازدانەکە وانە لە من تەسەورم وایە گەدا بنیشی ورد و درشت بۆی بڕوانیت نەکەر ئەم حکوومەتە خۆی بە مەسون بەرامبەر بەژانی خەڵک نەزانیوە ئەسڵەن لەم کاتی گرانی غازە لەوانەیە ئەگەر بە قەڵەم و کاغەز دابنیش حسابی بۆ بکەین غازی سەد بەرامبەر لەسەر ژانی خەڵک مزعف کردووە بە بیانوی ئەوەی کە غازانێت لە کاتێکە قاچاقچەکان لە ژێرەوە کە هەرێکیان لینکێکیان هەیە بە شوێنێکی ترەوە لە بازارڕە بە ئاشکرا لە بازاری ڕەشا ئەیفرۆشن گوایە لێوێ ئەو نسبەتەی کە لە بازارڕ من تێناگەم من دوو شەرم نەبینی کە دوو کەس بگرن لەسەرەوەی کە غاز بەگرانە فرۆشن تەسەورەکەی من خۆم بینیومە غاز بەسەر جادا ڕۆشتووە 1 ملیۆن سارە تێڵاوە لە بەرخاتیەوەی کە غازێکی دەستکەوێت یعنی مەبەسمەوەیە بەشێکی ئەوان ئەوەیە کە خوان بە مەسئول نازان بەرامەژانی خەڵک بەشی دومیشی دەستی قاچاقچەکانی داخل بەڕەش کراوەتەوە بۆ زیاتر فراتیانکردن و گیفان هەڵتەکاندنی خەڵک هەموو ئەمانە وای لێ هاتووە کە ئەوان بێدەربەستر بن بەرامبەر بەژان و بەگوزارانی خەڵک یعنی هیچ مەسئولێت لەسەر شانیانە نییە وەکو پێوتی منطقەکە هەمووی لەژێر ڕەحمەتی درۆن و ساروخایە پارە قەسفەکە چ لە منطقەی خلیجا چ لە منطقەی لە ئێرانە بەڵام بخازۆکو خۆی وایە خەڵک بە دوای غازە ڕناگام بە دوای ئەوە ڕاکات تۆ ژیانی بپارێزێت و نەکەوێتە بەر پرشکی ئەم موشەکانە لە کوردستان شتەکە زۆر لەوە خراپترە کە تەسەور کرێت دەلیلەکەی شێرەوەی کە حکوومەت و پێم دیەکەم جار نامەسئولە بەرامەژانی خەڵک بووە هیچ ئیجرعاتێ ناکە لە جیاتی ئەوەی کە ئەمن و ئاسایشەکەی بکاتە ناو بازار و ڕێگەگرێت لەو قاچاقچێنەیەکە لە ناوخوا بە تایبەت کە شت گرانەکەن موادی غذایی گرانەکەن ینی هەیە ناویچێ مەخزنەکەی هیچ 6 مانگ لەمەوە پێشە ساغ نەبوو هێشتا گرانی کرد بینیمان لە هەفتەی یەکەمی شەڕەکە چۆن شت گران بوو چۆن خەڵگاوایی ژیانی وەران بۆ بەڕاستی مەترسی هەیە هێشتا بارودۆخەکە لەمەی ئێستا هەیە خراپتریش بێت گوێتان لێ بوو وەڵای من تەسەورم وایە ئەگەر ئەم شەڕە نەوەسێنن ئەوەی کە ئیدعایەگەر گوایە لە ماوەی بەڵێ گوێم لێرە لە ماوەی 4 هەفتە بۆ 6 هەفتەی تر کە ئیدعایەکەن بۆ وەستاندنی شەڕۆمانە یعنی من پێم وایە شەڕ هەرە وەسێنرێت بە جۆرێ لە جۆرەکان ئێران هێنە پای مێزی مفاوەزات بەڵام هێشتا کۆمەڵە شتیان ماوە ئەبێدە هەدەفانە بپێکن کە ئەم شەڕە بە قەزانجی ئەمریکای یەکلایی بێتەوە کە پێم وانە لەبەرەوەی مەسەلەکە لەوە دەرچووە کە ئەمریکا بە تایبەتی بتوانێت لە منتیقەکە وەکو زلهێزێکی جاران سێشوار لەمەوە پێش کە بتوانێت بزەیتر بێتەوە لەبەرەوەی ئەبێ بە فرەنجەمسەری بە قەناعەتی من و هەر جەمسەرێک و ڕووس و سین لە ناو کایەکان بە قەناعەتی من هەتا کۆمانە ساغ نەبێتەوە و یەکلایی نەبێتەوە کە پێم وایە یەکلاییە بێتەوە لە ئەخیرە بەڵام مەترسی ئەم جەنگە لەسەر خەڵک هەر هەیە و خەڵک بەجددی وەکو یەکەم جار وتم لە دڵانڕاوتیە ئاژشی وەژیانی تامین نییە و تەنانەت زیینومانەوەشی کۆ دەناو خەتەریاتە ئەی نازانێت ڕەپولەکە چی بکایانی چی لێبێت ئەم جەنگە ئەستەن لێکەوتەی زۆر خراپی هەیە بە قەناعەتی منی یەکێک لەوانە زەربەیە لە چینی کرێگان لە منتیقەکە ینی پاشەکشەیەکی گەورە بەهینەکە ئەوەی کە لە ئێرانە ڕوویە بە قەناعەتی منەوەی کە ئەمریکا کردی بۆ ئێران کەس برا نایکە یەکێک لەو خەتەرە گەورانەیەوەیە کە لە ئێرانە هات بزوتەوەیەکی شۆڕژگەری و فەزایەکی شۆڕژگەری بزوتەوەی کرێکاری کە لە ئێرانە هەتا هاتە بوو ڕۆشنتر و شەفافتر بۆ ئێستا وای لێ کردووە بۆ 100 ساڵ
بیباتە دو ینی مە بەس لێرە ژوایە لە کوردستانی ژوایە لە ناوچەکەش وایە ینی زەربەی کاریگەری زۆر قوسی هەیە و خەتەریاتی هەیە و ئەگەر نەوەستێت ینی ئەم تاوەکاریان نەوەستێت بە قەنەعاتی من لە کوردستانیشە بە دەرەجەیەکەم عینەن شتە لەبەرەوە کوردستانیش بۆ خۆی منطقەیەکە لە ناو بازاری جیهانیە و نزیکی جەبهەکانە و بە بۆنەی ئەوەی کە لین تێگیان پایەکی ئەسڵی حکوومەتی ئێران لە ناو عێراقایە لە ڕێی حەشتی شعبی ئەومان ناکرێن ئەنی مەبەسەکەمەوەی خەتەریات دایمە بەردەوامە هەتاکو شەڕەکە نەوەسێت بۆ قەنەعاتی من لە تەحلیلی ئەخیریش شەڕەکە ئەوەسێنرێت بەڕەحمەنەوەی کە کاریگەری زۆر سەلبی قسەدە ناو کۆمەلگاکانی منطقەکە و لێکەوتەکانی زۆر خراپتری دیێنە پێشەوە لە مستەقبەلە بە قەنەعاتی من مەسەلەی ئازادی خوازی و بزودەوەی کرێکاری بە تەواوەتی پەگەخات و زۆر عیباتە دووە و هەروە بە ئاسان نییە خەڵکی ئەگەرفیلمی ئازادی بێ لە ئێرانە بە قەنەعاتی من یان لە منطقەکە یان لە کوردستانە یەشتا ناتوانێت یعنی وای لێ هاتووە خەڵک بەتەواوەتی بێ ئاسۆبکە خەڵک تاقەتی هیچ شتێکی نەمێنێ و حتا مەسەلەی وڵا هەرەوە بکە بە دوا پرسیار ئەم خەڵکێکە ئێستا ئاوە بێ ئاسۆ بووە و بێ ئومێد بووە و زیندومانەوەی کەوتەتە ژێر پرسیارێک خۆتان ئەڵێن ئەتوانن چی بکەن هەر چاوەڕوان بن ئەمە بە لایەکدا بکەوێت یاخود ڕێگەیەکی تریان لە بەردەمدا هەیە کە بتوان بیگرنە بەر بە قەنەعاتی من ڕێگە هەیە بەڵام ئەوەی کە من مەبەستمە لە کوردستانە باسیکەم خەڵک بە تەواوەتی بێ ئاسۆیە خەڵک بە چنگە ڕێژ نانی ئەوەی دەست ناکەوێت ینی ئەوەی ئیشکردن نیە لە بەر مزگەوتی گەورایە یان لە هەنێ شوێنی هەولێرە خەڵک ئێواران دە 15,000 دەستکەوێت چی با بە کرێخانەکەی وە چۆن بژی و چۆن کارەبای سیرەک دەبرکات و ئیلە ئاخری دنیای مشکلەی هەیە ینی مەبەستمەوەیە لێکەوتەی ئەم جەنگە خراپتر ئەکەوێت لەسەر ژیانی خەڵک ئەم کایە سیاسیە لە بین عێراق و لە بین ناوەند حکوومەتی کوردستانە ینی بەرداوە بە قەنەعاتی من دایمە وتم تاقەیەک شت بەدەست خەڵکەوە ماوە إلا ئەبێ خەڵک نییە بیر بکاتەوە لە شارانووسێکی تر لە شانێکی تری و ئەمە لە ئێستا بەداخەوە لە کوردستانە کەم جەنگەش هاتە سەری بە تەواوەتی خەڵکی بێ ئاسۆ بێ ئەمەل کردووە خەڵک تاقەتی هیچی نەماوە و خەڵک خواخوایەتی ئەو چنگە کڕێش کە هەیەی ئەویش لەدەستدا ئەگەر لە منە بپرسید ئەبێت خەڵک بە قەنەعاتی من ڕێکخراو بێت و لە دەوری خواستەکانی خۆی لە دەوری مافەکانی خۆی کۆ بێتەوە و ئەمە بیکە بە یەک نعرە و یەک بدەنگی گەورە بۆ ئەوەی کە بتوانێت چۆن حکوومەتە ئازاری بە خەڵک گەیاندووە چۆن ئەمریکا ئازاری بە خەڵکی دنیا گەیاندووە و خەڵک لە ئەمریکا هاتە سەر جادە بەداخەوە ئەوش ئاسۆیەکی نیە ئیلا ڕێگەی حەلیان هەرەوەیە کە چۆن ئاسۆیەکی سیاسی بن بە خۆیان لەژێر ینی مەبەستمەوەیە مافەکانیان خواستەکانیان لەسەر ئەم گرانیە دەنگیان کەم بەیەک و ئەبێت کارێکی وا بکەن بە قەنەعاتی من حکوومەتەکانی ئەم جیهانە لەم سەرتا ئەو سەری ئەبێت ئەوانیش هەست بە ئازاری زۆر تونتنکەن لەلایەن خەڵکەوە بۆ ئەوەی کە ڕێگان لێبژیرێت لەمە زیاتر ئەم وحشیگەری و دڕندەیە دەرها بە ئینسان لە وڵاتانە نەکرێت لە کوردستان ژۆکو پێمەدی یەکەم جار بەشێکە لەم ینی نقطەیەکە لە ناو ئەم هەژبوونە گەورەیە ڕێگە حەلی نەماوە زیاتر لە 30 ساڵە خەڵک بەدەست حیزبی کوردی و حکوومەتی کوردی و ئەناڵێنێت 1001 شتی تاقی کردووە ئەمی تاقی کردووە هەر عینەن شتە مەبەست بۆیە ئیلا ئەبێت خۆی جیا بکاتەوە لە هەژمونی فکری و ئایدۆلۆژی ئەم حیزبانە سەرانسەر چ لە ئێران چ لە ئەمریکا چ لە کوردستانە و لە دەوری خۆیان ڕێکخراو بن ڕێکخراوێکی واقعی خۆیان دروستکەن هەتا بتوانێت ببێ بە بنکەیەک بە مەرجەیەکی گەورە کە چۆن بتوانین ئیرادیان بێن لە مەیدانەوە لەم ڕێگەیشۆ بتوانن دەسەڵاتی خۆیان بەدەست فەرزکەن حەلی زیاتر لەمە زیاتر نیە گەتۆ لە من بپرسی ببورن لە من بپرسید حەلی ئەم شتانە سۆسیالیزم بە بەڵام بەداخەوە زۆر بەداخی کوڵەوە لە غیابی سۆسیالیزمە کۆمەلگان خەڵکانی فێر کردووە گێران کردووە گێرانکاریان کردووە خەڵک ئەبێت حسابی ئەوە کە چۆن تیانەچێت یعنی وایە کردووە لە خەڵک هیچ شتێکی هیچ تۆ بۆ خەڵکەوە خەڵک هەر ئەو ڕێگەی بەدەسۆڵماوە هیچ ڕێگەیەکی تری نییە تا ئێوارە تۆ مزاحرەتی ئاسۆیەکی سیاسی نێتی لە دەوری خۆی کۆ نەبێتەوە
ئاسۆ ئامانجێکی واقعی نەبێ بۆ ئەوەی کە بزانێت بۆ کوێ ئەبات و چی لێت و چۆن دەساڵ دەستەوەگرێت من پێم وایە وەزی خەڵک لەمە باشتر ناوێت و بەردەوامە بێت و هەتاکو و خەڵک نێتە سەر جادە و بەدەم و ڕەنگ و بە سەدای گەورەی خۆی و یەگرتووانە قاژنا بە عەرزە ئەمانە بلەرزێنێت بە تەمای هیچ شتێکی تر نەبێت و هەمووشی تاقی کراوەتەوە بەس خۆی ماوە خەڵک خۆی تاقی کاتەوە بەداخەوە جارێک دیژەوە ئاڵێم خەڵک لەبەر بێ ئاسووی خۆی نازانێت پەنا بۆ چیە بەرێت ئەو هێز و ئیرادەی خۆی لەبیر شۆتەوە کە بینێتە مەیدان چ گۆڕانکارێت دروستەکە ئەم دەرکی دەرک بەمە ناکات و حەلی تریشی نەماوە ئیلا ئەم ڕێگەیەنێت مەسەلەکەش زۆر سادە و بەسیتە بە قەناعەتی من بەس خواستەکانی بەس مافەکانی بەس دیفاع لە کەرامەتی خۆی ئەتوانێت خەڵک هەمی کۆکاتەوە حتا لە هەموو دنیا وایە ئەگەر ئەمە نەکات بە ئیرادەیەک نێتە مەیدان و ئەم دەسەڵات و سیستەمانە لە دنیا نەگۆڕێ بە دەستی خۆی لەمە باشتر نابێت بەتەمای چییە ترامپ ئەڕوا بۆشیات بۆش ئەڕوا کلنتۆن ئیلا ئاخریه لە کوردستانی ژوایە ئەمە ڕوا ئەویە لێرانی ژوایە ئەوە دووجی لێرانە قەتوعام کرا ئێستا لەگەڵ حکوومەتێکی تازە و دڵخوازی خۆیان دروستکەن یعنی ئەمانش بڕۆن و هەر خەڵکی ئێران لە شوێنی خۆیان دیمە بەسەکەمەوەیە کە خەڵک ئەبێ ئاسوۆیە با بەخۆی و ئەبێ لە دەوری خواستەکانی خۆی کۆ بێتەوە و ڕێکخراوی خۆی دروستکە بیکە بە ڕێکخراوێکی وا کە چۆن ئازاری پێگەێنراوە زیاتر لە 40 ساڵە ئاوایی ئازار پشەزێنێ بە جەرگ و ڕیخۆڵی گەورە و بچووکی دەسەڵاتە لە هەر شوێنێکی ئەم پنجوکە لەبەرەوە تادی لە کوردستان لەمە زیاتر حەلی ترینەوە محموی حەلق زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سپاس بۆ ئێوەش دەستا خۆش بێ هەربژین عزیزان پاوسێکی بچووکی تر ئەدەین و پاشان سەبارەت بە خۆپشاندانەکانی ئەمریکا قسە باسیشی کورتپا دەبێت و ئێوەش لەگەڵمان بمێنەوە بەڵێ بینەرانی ئازیز چەند جارێکی تر لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا لەسەر ئەو خۆپشاندانانی کە لە ئەمریکا جاروبار دەبێت قسە و بەسمان بووەوە پێما بە چەند جارێکی تریشە لەگەڵ خودی جەلال سەعید لە فیدراسیۆنی پەنابەرانی عێراقی لە کەنەدا و قسە و باسمان بووە بەڵام ئەم جارە میلیۆنان کەس لە خۆپشاندانیان کردووە لە سەرتاسەری ئەمریکا لە بەرامبەر بە سیاسەتەکانی ترامپ جەلال سەعیدمان جارێکتر لەگەڵدای بۆ تاوتۆکردنی ئەم باسە جەلال سەعید ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت زۆر سپاس هاوڕێ بنار ئێوارێ ئێوەش باش سپاسی بینەران بیسەرانی پێشەنگ تیڤی دەکەم کە فرۆستان بە مندا بتوانم بەشێک لەسەر ئەو خۆپشاندانەی کە هەفتەی ڕابردوو ڕوویدا لە ئەمریکا باس و لێکدانەوە بکەین دەستان پێم خۆشە لەوە پرسم کە چی بوو بۆچی لە ئەمریکا میلیۆنان کەس دەوترێکە لە مێژە ئەمریکا شتی وای بەخۆیەوە نەبینیوە کە بەجارێک لە سەرتاسەری ئەمریکا میلیۆنان کەس بێنە سەر شەقام و لە بەرامبەر سیاسەتی حکومڕانی دەسەڵاتداراندا ناڕەزاتی دەربڕن بڵێ ئەوی ڕاستی بێ خۆپشاندانی هەفتەی ڕابردوو دیارە ناونیشانێکی گەورەی بەخۆی گربوو بە ناوی ئەوەی کە پاشامان ناوێ دیارە ترامپ سیاسەتەکانی هەم حیزبەکەی یان ئیدارەی حکوومەتەکەی زیاتر لە سەروی خەڵک و سەروی دەستگا بڵێ مؤسسەکانی دەوڵەت ئاشی دەکا شەڕ دەکا قسە دەکا لێدوان دەدا وەتر خەریکی شتە وەک دەڵی بەرنامەکانی خۆیەتی و دەیەوێت لە هەتاکو لە شخصی خۆیدا دەوێت زیاتر سیاست و شتەکانی کە ڕۆژانە ڕۆدا کۆی کاتەوە هەروەی کەتر بڵێ خەڵکێک ئەم ئەحساسێ هەیە ئەم شعورێ هەیە بۆیە ناونیشانەکان بەو شێوە دەست پێکرد کە ئێمە پاشامان ناوێ بەڵام خۆی مۆزۆکار پاشابوون نییە ترامپ لەوەتەی دەسەڵاتی 4 ساڵی بڵێ
دەورەی پێشووتر پێش بایدن بەرسی هێناوە ئەم جارش کە بەرسی هێناوەتەوە سیاسەتەکانی واضحە هەتاکو لە تاریخی سیاسی خۆی یان بڵێ بازرگانی سیاسی خۆی هەمیشە ئەم حرەکاتانەی هەبوو هەم ئەم فاشیزم و ئەم ڕاسیزمەی هەبووە ئەوەی کە زیاتر هەفتەی ڕابردوو ڕوویدا واقعەن وایە ینی قسەکان زۆرن دەڵێن لە نێوان 9 ملیۆن تا 13 ملیۆن خەڵک هاتووە سەر جادە کە لە 3300 شار و شارۆچکە و پایتەختی ئەمریکاتر ئەم خوشاندانە کراوە هاتنە سەر جادە و ئەوەندە 3300 ینی فعالیت کە لە تاریخی ئەمریکا نەبووە وەکو خۆیان دەڵێ وەکو میدیاکان دەڵێن ئەمانەت تقریبا هەر یەکە و بە مەبەستێکەوە بەڵام هەمووی لەوەدا کۆ بۆ کەتر وتم ناونشانەکەی بوو کە دەڵێمە پاشامان ناوێ دۆنی دەکین ینی ئەمە ناونشانەکەی بەڵام لە ناواخنیدا سیاسەتی ئەم دەورەی ترامپ هەل لە کوشتنی پەنابەران و سیاسەتی جی پەنابەران و لە مینیسۆتا کەتر دووسێ کەسی زۆر بارزیان لە دایرەی ئیمیگرێشن کوش کە ئەم هێزی کە تایبەت دروستی کردووە بەخۆی کە لە بەرامبەر هەر ڕۆژ و هەر شەو هەڵدەکوتنە سەر ماڵێکی پەنابەر زۆر جاری و پەنابەرانە نەکرد جنسی ئەمریکانەیە لە مەقاماتی دەوڵەتیشدانە بەڵام ئەو هەر ڕاپێچیان دەکات و دانێری بۆ سزەکان و دەکاتەوە ئەمە بڵێ بەشێکی خەڵک کە لەمە زۆر نیگەرانە بەشێکی دی کە حتا بەری ئازادی خوازی کرێکاران زەحمەکەشان ئەوانی کە بەحساب ئەمریکا لانکەی ئازادی بوو کە ئێستا بەبێ هیچ چوونەوە بەسەر ئەم قانون یاسانی کە ئەمریکا بۆ خۆی و بۆ خەڵک و بۆ سیاسەتی دەوری کردو ئەو بەسەراندا بازدا و ئەمانە هەمویان کەوتونەتە ناو یەک ناڕزایەتی گەورەوە هەلەوەی کە ڕەشپێستەکان کاتی خۆی هاتە سەر جادە ئێستا ژەمانش هەر هەن بەس بەناوێکتر و لەژێر ئەو ناوە شاراکی دەکەن هەروەی کە حیزبی دیموکراتەکان بە تایبەتی چەپەکانیان کە زۆر داغ لە دڵانە بەرامبەر بە جمهوریەکان و بەرامبەر بە ڕاستیستی جەمع لە سیناتۆری جمهوریەکان تر بە منەظەمی هاتوونەتە ناو خوشاندانە بووە لە کولدا دەتوانین بڵێ کولی خەڵکی ئەمریکا ینی کەم جار هەبووە لە گوندەکان لە شارە بچووکەکان تەزاور بکرێ ئەم جارە وەگوتم 3300 شوێن لە ئەمریکا لە 51 وڵایەتی ئەمریکای تر ئەوە ینی ئالاسکا کە دوورترین شوێنی ئەمریکایە لە قوتپەکان لەوێشەوە ئەم شاندان و ناڕزایەتە بەرامبەر ئەم سیاسەتی ترامپوانە بوو و لەسەر هەمویانەوە کە دیارە ئێستا شەڕێکی نابەرامبەر شەڕێک کە تر هیچ ئاسوویەکی نییە هیچ دراسەیەک بۆ نەکراوە بەسەر شەرقی ئەوسەط و وڵاتی ئێران و گەلایندا سەپاندووە کام شەڕە هیچ ئاسوویەک نییە ڕۆژانە بۆ خەڵکی ئەمریکا تەکلیفەکەی دەبێتە چەندی ملیار خەریکە لە تریلیۆنێک دەگاتە تریلیۆنێک ئەم شەڕە هەر بۆی کە ڕۆژانە بنزین بەرەو سەر دەچێ ڕۆژانەی خەڵک فریای کڕینی شتەکان ناکەوێ ئەمان هەمووی بۆ بە ناڕزایەتێک و چوونە سەر شەقامێک کەتر لە هەفتەی ڕابردوو خۆی نیشاندا ئەوەی کەتر هەردەڵن پاشاوانە یەکە لە شتەیرەکانەوەی کە خەڵکێک لە مرکزی نیویۆرکتر هاتوون ترامپ بەتەمە کۆشی سپی تازە بکاتەوە یەک لەو شتانە تەواڵەتەکەی خۆی دەڵ دەبێت لە زێر دروستکەن هەر بۆ دیعاە و هەر بۆ تەنزکردن لەم ئەقلێتی ترامپ کە پێی وایە تر ئەو لە شوێنی دەبێت بژێ هەمووی زێر بێ هەمووی وەکو پاشا تەعامل لەگەڵ ئیدارە و خەڵکی ئەمریکا بکە خەڵک بە تعلیقەوە ئەوەیەکی تابلۆی گەوریان لە تەوالێت بۆ دروستکردبوو لە ناو قەدی شاری نیویۆرکدا ناوە کە تر جێگەی مەنزەلێکە خەڵکی تر لەوێ دەستی ڕسمی لێگرێ و یەک دەستی بۆ ترامپ بەرزەکاتەوە کە تر ئەمە شوێنەکە تەنەگی تر کۆشی سپی بەرحاڵتر ئەمە خۆپشاندانەکانی بڵێ هەفتەی ڕابردوو کە کی لەسەرەوە دەکردەوە کە ئەبێت ترامپ بڕوات و مەلیکیشمان ناوێت دەوێت تر دەسەڵات یان سیاست یان قەرارات گەڕێتەوە ناو خەڵکو و مؤسسەکانی دەوڵەتی ئەمریکا بەڵام بۆ چوونێک یان جۆرێک بێ ئومێدی بڵاو بۆ تۆ کە ئەم خۆپشاندانانەی تر کاریگەری نییە ناتوانێت بە ئامانجەکانی خۆی بگات گوێی بۆ ناگیرێ هەتاوەکو دوایی بە بۆچوونی ئێوە هیچ کاریگەریشیانە بێت و یان لێرە بەدواوە چی ڕوەدات
ئەزین چۆنە خۆی وایە خۆپشاندان زۆرجار هەیە کاریگەری نییە هەتا گەورە بوونەکەشی بەڵام ئەمەیان پەیوەندی بە ژانی خەڵکەوەیە ئەمە پەیوەندی بە باخەڵی خەڵکەوەیە بە قوتی خەڵکەوەیە کە تۆ ڕۆژانە دەچی تەماشارەکەی هەڵدەسی بنزین لە دۆلارێک هێتەوە $2 $3 ئەمە مشکلەیە بۆ خەڵک ئەوەی کە ئەو خەونێکی بۆ دروستکرد بوون بەسا بتر کۆمپانیەکان دەگەڕنەوە ناو کەنەدا و کرێکار ئیشی بۆ پەیدا بێ و دەخلی فەرد زیاد دەکا ئەمانە نەکەوانە بوو بە عکسەوە بە 2 قات و بە 3 قاتی تر زیادی کردووە بۆیە ئەم خۆپشاندانە جددینە خەڵکی تریس کە تەحملی وە ناکە ڕۆژانە هەستێ ئەوەندە پیا ناکات دەبێ ئەوەندە سەرف بکە بۆیە پێم وایە لە داهاتوودا ئەگەر ئەمە بەردەوام بێ ئەم وەزەی ئەمریکا بیا بێ ئەمریکا لە لێواری لە ناوچووندا لە ڕووی چینەکانەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە آخر هەر ئەوەی کە دانێ کۆمپانیا گەورەکان ڕۆژ بە ڕۆژ ملیارەکانی خۆیان زیاد دەکەن خەڵکیش برسی دەبێ ئاخرەمەتر بۆ خەڵکی ئەمریکا تاریخێکی هەیە لە شۆڕش و لە دیفاعکردن لە حەقی کرێکار و مناڵ و سەحە و ژن و پەککەوتۆ ئەوانە ئیتر ئەمە بە ئاسایی ناچێتەوە دوایە بە قەرارێکی ترەمپ کە پێی وایە تر دەچێ ڤەنزوێلا داگیر دەکا بێ بگەڕێتەوە بۆ خەڵک دەچێت داوای گریلان دەکات داوای کەنەدا دەکات لەولاوە هێرش دەکات بۆ سەر وڵاتانی شەرقی ئەوسەد بە تایبەتی و جەنگەی ئێرانیانی ئەمانە نەک هەر خۆشگوزارانی بۆ خەڵکی ئەمریکانی ناوبەکو گرانی وەتر خەریکی مەیت و کوشتاریش دەگەڕێتەوە ناو ئەمریکا لە پایچی خەڵک ئەمەی لە قوبڵکە ئەمە خۆپشاندانێک نییە بۆز بۆ مەتاکردنی بەشەرەکان ئەمە پەیوەندی بە باخەڵ و ژیان و قوتی خەڵکەوە بۆیە پێم وایە تاسیری دەبێت بە تایبەتی سیستەمی ئەمریکا سیستەمی ئینتخابات و فەرد تر دەتوانێت لەوێ سەورە بگۆڕێ سیستەم بگۆڕێ بۆیە ترەمپ پێم وایە هەر لەم 2 ڕۆژەدا نەبزی دەنگیشی گۆڕاوە کە تر لەسەر شەڕ و ماڵوێرانی کە دروستی کردووە نازانێت چۆن لێ دەرچێت چەند ڕێگەت دێ پەیدا بکە کەتر بە سەلامەتی دەچێت کە لی دەرناچێ بۆیە ئەم خۆپشاندانانەیە وای لە ترەمپ کردووە کە دەیەوێت لەم ئەزمەیە دەرچێت کە لە بیدات دیعای چی دەکردەوە ئێساش کە بۆی نەچۆ سەرێ وەقوتی خەڵکی ئەمریکا چۆتە سەرەوە دەیەوێت لەم ئەزمەیە بە سەلامی دەرچێت کە لی دەرناچێ ویم پێمان خۆپشاندانە دەوری زۆر دەبێ و لە داهاتوودا پێم دەسەوێ خەش دەبێت کە دیارە ئەم جارە دەسەوێ خەشی تیابوو لەگەڵ هەم لایەنگرانی ترەمپ هەم لەگەڵ دەستگا پۆلیسی و سەرکردگەرەکان کە غازی فرمێسک و دەیان کەس ژیراوە لە زیندانەکاندان کە دیارە پێم وایە لەمە دوایتر ئەمە بەرەو پێشتر دەڕۆ و کاریگەری زیاد بێت. تێبینی بینەرێک کە دەڵێت ڕووی ڕاستەقینەی دیموکراسی دەرکەوتووە و ئیترکاتی سەرهەڵدانی کۆمۆنیزمە بەڵام من دەمەوێت لە پەیوەند بە کورزمانانی کەنەدا و ئەمریکاوە بپرسم کە چۆن تەماشای ئەم خۆپشاندان و ئەم بزوتنەوە ملیۆنیە بکەن کە ئێستا لەسەر شەقامەکاندا دەبینرێت. یەکەم شت بڵێمەوەی کە واقعان وە لە ناو خودی ئەمریکا چونکە ئەوان لە ساحەی نۆرک بڵی ساحەی ئازادی یەک پەیکەری گەورەی ئازادی هەیە زۆربەی خۆپشاندەران ئەم پەیکەران لە تابلۆیەکدا کردووە کە مستێکی دانشکێن لە ڕسمی ترامپ دەدا یعنی لە ناو تابلۆکە وایە ئەمەوەی بەسایمە لیبرالیزمین ئازادیمان دەوێت و ئازادیەکەمان دەوێتە مستێک لە دەمی ترامپ و ئیدارەکەی ئەمە بڵێ سەبارەت بە ناو مەسەلەی ئازادی لە ئەمریکا بەڵام پێم وایە کۆمونیستەکانیش بەشێکن لەم خۆپشاندان و لەم هاتنە سەرجادا بەڵام دیارە ئەوانش بە شعاری کۆمونیستی نەمبینی بەڵام ئەزانم بۆ ژیانێکی باشتر بۆ هێڵسێکی باشتر بۆ یەکسانی بۆ ئازادی ئەمە یەکە لە شعاری کۆمونیستەکان بڵێ لە هەموو خۆپشاندان و ئەم شعارانە ڕاستە لەوانەیە بە ڕاستەوخۆیی تر مۆرکی سۆشیالیستی کۆمیسیۆنێ بەڵام تر ئەمە شعاری خەڵکانی زەحمەتکێشە چینی کرێکارە تر هەمیشە لە خۆپشاندانەکان هەیە سەبارەت بە کورزمانانی هەم ئەمریکا هەم کەنەدا
بەڕاستی لە بەرۆی ئێمە لەگەڵ باگراوندێ دەژین کە کوردستانە هەچوا پارچەکە بیان کوردستانی عێراق بێ ئێران بێ ئەمانە خۆشحاڵێکی زۆریان چونکە زۆربیان تەرەفداری ئەحزاب و متەوهمن بە ناسیۆنالیزمێکی زۆر خراپەوە وەکەوەی کە تر دەڵێ ناسیۆنالیزمێکی تر چای بەس وڵا خەڵکەکەی خۆی دەبێنێ گەلەکەی خۆی دەبێنێ خەڵکی تر نابێنێت چی ئەم بەم شەڕە بەم کاولکارێت چی زێبێ بۆیە زۆر بێدەنگن وەتر کەم کەس هەیە بێت بچێ پشتیوانی لەم ئەوانەکە بەداخەوە کە دیارە ئەمە سیاسەتی حزابی قومی ناوچەکانی خۆمانن کە بەسەر زەهن و بۆچوونی خەڵکی کوردستانانی کەنەدا و ئەمریکاش تەسیری هەیە بەڵام تر ئەمە هەمان دەزانین خودی ترامپ و خودم ئیدارەکەی خودی هەتا سیزەمی سەرمەداری هیچ پەیوەندێکی بە مافی گەلانەوە نیە بە مافی چارەنووسی خەڵکی کوردستانەوە نیە خەڵکی کوردستان دەبێ سەپی خۆی جیاکاتەوە لەم شەڕانە هەم جمهوری ئیسلامی تر بێ بەرەسی خەڵک بڕوە هەم دەبێ بەرامبەر بەم شەڕ و کاولکاریش خەڵکێکە ئینسانی بوونی بۆ میوەستا هەتاکو بۆ گەلەکەی خۆی هاوچارنووسی خۆی بۆ مەبەسا دەبێ ئێتر دژی ئەم شەڕ و کاولکاری بێت کە پێم وایە تر لەمە دوا ئەم خەڵک دەبێت تێبگا بێتە پشتی ئەم خۆپشاندانەی کە لە ئەمریکا و لە وڵاتانی کەش بەڕێوە دەچێت. جەلال سەعید لە فیدراسیۆنی پەنابەرانی عێراقی لە کەنەداوە زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. منی زۆر سپاسان دەکەم. عزیزان هەر لێرەش زادەینە کۆتایی بەرنامەکانی ئەم شەومان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەشاد و سەرکەوتوو بن.